وتەبێژی کۆمەڵی دادگەری دووپاتی دەکاتەوە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەهۆی ناکۆکی نێوان حیزبەکانی دەسەڵات دواکەوتووە. ڕوونیشی دەکاتەوە ئەوان لەگەڵ ئەوەدان هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆیدا بەڕێوە بچێت و داواشیان کردووە وەک مادەیەک لە پرۆژەی دەستوری هەرێمدا ئاماژەی پێ بدرێت. وتیشی ئێمە وەکو کۆمەڵ لە بڕیاری دواخستنی هەڵبژاردندا بەشدار نابین. سەرۆکایەتی هەرێم لەگەڵ سەرۆکی حیزبەکانە کۆ بێتەوە چوارشەم پێچێت لەوێدا ینی یەک دوو جەرسە کراوە مەسوولی هەڵبژاردننی لایەنە سیاسەکان کۆ بنەوتەوە لە سەرۆکایەتی هەرێم و نوێنەری نەتەوەی گرتوەکان لەوێ بووە و ئەوەی کە بەرپرسی دۆسی هەڵبژاردنەوە هەندێک ڕاوسەرنج باس کراوە نوێنەری ئێمەش پێداگیری لەو خاڵانە کردو کە ئێمە وەکو ئەنجومەنی باڵا ناردومانە بۆ سەرۆکایەتی پەرلەمان لە دوو جارە ناردومانە کە ئەمە ڕێی ئێمە لەسەر یاسای هەڵبژاردنەکان و لەسەر کۆمیسیۆن ئەوانە بۆیە لەو کۆبوونەوە پێشێ پرسی سەرەکی قەزەی هەڵبژاردن بێ منمویە دەکەمدا ینی هەر کەسێک ئێمە بەشدار بوو ینی لەو بڕیارەیە بەشدار نەبێت کە هەڵبژاردن ڕۆژێکی بۆ دیاریەکەن یان وڵا بڕیا پەرلەمان درێ ئەوانە ئیشی ئێمە نین کە پەرلەمان درێژکەینەوە و هەڵبژاردن دواکەوێ ئەمە ناچینە ژێرە و بەرپرسیارەتە زۆرینەی خۆتان ڕێک نین و بۆیە هەڵبژاردنتان دواخستەوە هەڵبژاردن خۆ کۆمەڵی دادگەری دوای نەخستەوە لەبارەی پرسی خۆپیشاندان و ناڕەزایی خەڵکیشەوە وتەبێژی کۆمەڵ لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا ڕایگەاند خۆپیشاندان مافێکی ڕەوای خەڵکە و پێویستە دەسەڵات کارێک بکات ئەو ڕقەی خەڵک هەیەی بەرامبەریان بە جێبەجێکردنی خواستەکانیان بیڕەوێنێتەوە. دەسەڵاتدار لە شوێنێ دەسەڵاتی نەبێ لەگەڵ ئازادیایە و لەگەڵ ئەو واقعەکە یانیەوە بۆ پارتیش ڕاستەوە بۆ یەکێتیش و بۆ هەر لایەنێکی تر بەین لە دەسەڵاتە بێ ڕاستە ئەو حەقیقەتێکە بەڵام ئێمە ئەنی کۆمەڵێک تەوابەتمان هەیە تاکیدی لەکەین لە قەزەی خۆپیشاندان ئێمە مافی خۆپیشاندان مافێکی خۆڕسکی هاوڵاتیانە و دەستوری عێراقی زامنی کردووە لەبەرەوە ئەو ئێمە لەگەڵ سەرکوتکردنی پەرلەمانتار و خۆپیشاندەر و گرتنی میدیاکار و ئەمانەیانین و ئیدانەیەکەین و بەکارێکی خراپی زانین بەڵام ڕاست بێوە نییە؟ محەممەد حەکیم ڕاشی گەاند پێویستە خۆپیشاندان بۆ ئەوە نەبێت هەندێک کەس بناسرێت و گەورە بکرێن بە مەبەستی کردنیان بە پەرلەمانتار لە داهاتوودا وتیشی لە ئێستادا لایەنەکانی ئۆپۆزسیۆن هیچ هەماهەنگێکیان لە نێواندا نییە لەبارەی چارەنووسی هەرێمی کوردستانیشەوە وتی مەترسیەکان تەنیا دەرەکی نین. پارتی وێکێتی زۆر چاک هەست بە مەترسی دۆخی هەرێمی کوردستانەکەن ترسیان لە داهاتوی خۆشیان هەیە و ترسیان لە قوارەی هەرێمی کوردستان هەیە و پێ ئەزانن و هەستی پێەکەن و ئەوە نییە بڵێ من بیریان بخەمەوە خۆیان چاکەزانن لەوەیشە لە من مەترسیەکان زیاتر بزانن چوانە